جێم لێ بۆ زۆر جاران فلاجیل هەر یەک زگچوو دەگریتن فلاجیلی دەخواتن دەمێ ئەوڕۆکە وەکو دکتۆرەکی خەمخۆر لە بۆ خەڵکی کوردستان دەمێ باز بکەم زگچوو ئەسبابی زۆری هەیە جار هەیە ئەسبابەکەی زگچووی التیهاباتە پێدەن التیهاب الأمعاء ئەوجا ئەوە بەکتریا بیتن ڤایرۆس بی فتریات بیتن زگچوونی دروست دەکاتن بەڵام هەندێک زگچوو هەیە لەوانەیە هەر بەخۆی دەرمانیەوە دروست ببیتن هەندێک دەرمان کە بیخواتن ئینسانی تووشی زگچووی دەکاتن یاوە خود بۆی خواردن بیتن خواردنێکی خراپ بخۆی تووشی زگچووی دەکات یان کەسەکە قەلق بی تەوەتر بیتن حالەتی مەسەل ئیمتیحانی هەیە قەلەقە تۆ دەبیتە هۆی زگچوون یان بیئەکەی گۆڕدرایە لە شوێنێکی دەچیتە شوێنێکی گەرم مەست کە لێرە سەفەر دەکەی دەچی ئەفریقیای هەر جەوەکە گەرمە یاخود دەچێ عومرەی بەهۆی جەوە گەرمیەکەیەوە تووشی زگچووی دەبی یعنی کەواتە ئەو فلاجی لە بەستە زمانەیە خەڵک لە بۆ هەر زگچووی دەگریتێن فلاجیلی دەخوا هەیە زۆر هەیە ینی بیستیتم لێ دەمێ ئەو هۆشیارەی بدەمە خەڵکی فلاجیل لە حالەتی ئیلتیهابات ئیستیفادەی هەیە ئەویش لە حالەتی ڤایرۆسەکەش نا لە بۆ ڤایرۆسەکەش ئیسفادەی نییە بەس لە بۆ ئیلتیهاباتی لە ئەمعاء بە بەکتریای بیتن بە یاخود بە فتریات بیتن ئیستیفادەی لێ دەکاتن بەڵام ئیستیفادەی لێ ناکاتن لە حالەتی کە حتا ڤایرۆس بیتن یاخود بەهۆی دەرمانێکی زگچووی گرتبی یاخود بەهۆی قەلەقیەوە یاخود بەخۆی خواردنێکی پیسی خواردی بیتن لێیەکە دەمەوێتن لە مهرەبانی ئەو زانیاریەی بدەمە ئەو خۆشەویستانە کەوا فلاجیل بە حەبی هەیە 500 بە 250 هەیە بە بڵی هەیە لە ڕێگەی دەماری دەدرێت بە شروبی هەیە و بە تەحامیلی هەیە لەی ئافرەتان بەکاردێتن پێویستە هۆشیاریمان زیاد بکەین هەر زگچوومان گرت فلاجیلی نەخۆین فلاجیل ئەویش مەشاکلی خۆی هەیە ساید ئیفێکتی هەیە دەرمانەکە بە بێ کێشەک نییە لۆیەکە ئومێدەوارم پەیامەکەم گەیشت بتە خۆشەویستان و حەزیش دەکەم هەموو دکتۆرە سەیدەلانیەکان شێوازی فەیسبوک و سۆشیال میدیای لە بۆ هۆشیاریکردنەوەی خەڵکی دەست پێ بکەن کە پێویستە سۆشیال میدیای لە بۆ هۆشیارکردنەوەی خۆمان بەکاربینین کەوا خەستەخانەی مهرەبانی لەسەر ئەو ئەساسی دروست بووە کە دەرمانخانەکمان هەبی 24 کاتژمێر کراوە بیتن ئەوانەی کە دەرمان دەدەن لە نەخۆشەکان طبیب سەیدەلانینە جگە لە طبیب سەیدەلانی لە خەستەخانەی مهرەبانی هیچ کەسێک کە دەرمان نادەتە نەخۆشی دەرماندان لە بۆ نەخۆشی ئیشی طبیب سەیدەلانیە کە مهرەبانی الحەمدولله کاک دکتۆرەنگۆ عادەتان چەندە 13 طبیب سەیدەلانی هەمویان دەرچووی کۆلیژی دەرمانسازینە 13 دکتۆری سەیدەلانی لە دەرمانخانەی مهرەبانی دەرمانی دەدەنە نەخۆشە خۆشەویستەکان و هەمووشان لەگەڵی ڕوونکردنەوەی دەدەن تێگەیشتنی زیاد دەکەن میهرەبانی دڵسۆزی و لێزانی